خەڵاتێکی ناوازە لە کەناڵێکی ناوازە. ئەم کەناڵە $50 دەکاتە خەڵات بۆ ئەو کەسانی سبسکرایبی دەکەن. هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکە بکەونە و دەسێتە تیر و پشکەوە. ئەو کات دەتوانی بە دڵی خۆت داوای کارتی مۆبایل بکەی یاخود کارتی ئینتەرنێت. کەناڵەکەش بابەتی زانیاری سەرنجڕاکێش بە کوالێتی بەرز بڵاو دەکاتەوە. کاتێک دەگاتە 5000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدەین و ئەگەر لە ماوەیەکی کووردا بگاتە ئەو ژمارەیە خەڵاتی باشترمان دەبێ سەردانی کەناڵەکە بکەن و پشتگیری لێ بکەن. تەنها بە یەک سبسکرایب چانسی برنەوەی $50 هەیە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. گومان لەوەدا نییە کە هەمومان بە کەسایەتی تەڕەزان ئاشناین. ئەو کارکتەرە ئەفسانەی کە لە منداڵیە و لەناو ئەفلام کارتۆنەکانەوە ناسیومانە. وار لەو ساتەوە بە دۆستایەتێکی لەگەڵ ئاژەڵان سەرسام بووین. بەڵام ئەمەی دەیبینین نە فیلم کارتۆنە و نە ئەفسانەیە و نە خەیاڵە، بەڵکو گەنجێکی ئاژەڵ دۆستە و بەهۆی هاوڕێیەتەکەی لەگەڵ ئاژەڵە درڕندەکان لە جیهاندا بە تەڕەزانی ڕاستەقینە دەناسرێ. ئەم گەنجە ناوی کۆدی ئانتڵە و تەمەنی 29 ساڵە و خەڵکی ئەمریکایە. هاوڕێتیەکی پتێوی لەگەڵ چەندین زۆر ئاژەڵی کێوی و دڕندەدا هەیە. بە زۆرێک لەگەڵ فیلەکان یۆگا دەکا و لەگەڵ مەیمونەکان زۆران بازی و لەگەڵ پڵینگەکانش پیاسە دەکا. هەندێک جارێژ وەکو کۆرپەلی خۆی شیر دەداتە پڵینگەکان. جارجارەش ئەگەر تااقەتیان هەبێ بۆ خۆفێنکردنەوە مەلە دەکەن. کاتێک هەر یەکێک لە ئێمە ئەم دیمەنانە دەبینێ سەرسام دەبێ بەم هاوڕێتیە قوڵەی کۆدی و ئاژەڵەکان، چونکە نزیکایەتی و دۆستایەتی مرۆڤ لەگەڵ ئاژەڵە درڕندەکان بەم ڕادەیە دەگمەنە و زیاتر لە ناو فلیمەکان بینیومانە. ئەمە جیا لەوەی بەهۆی کۆدیەوە ئاژەڵەکانی دیکەش بوونەتە هاوڕێیەک و بەیەکتر هەڵ ناکەن. دەبێ بزانین ئەو بەڕێکەوت نەبووتە هاوڕێ ئەم ئاژەڵانە، بەڵکو هەر لە منداڵیەوە سەرسامی کەسایەتی تەڕەزان بووە و حەزی کردووە وەکو ئەوی لێبێ. باوکیشی 30 ساڵ بەم شێوازە ژیاوە و ئەویش هەر لەناو ئەم ژینگەیە گەورە بووە، بەڵام بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ناوبانگی کۆدی بە جیهاندا بڵاو بۆتەوە. بەهات زافان کە باوکی کۆدیە دەڵێ پەیوەندیەکی هاوشێوی تەڕەزانمان لەگەڵ ئاژەڵەکاندا هەیە. پێشم وایە کۆدی تاکە کەس نییە لەم دنیادا کە بەم زۆرە دەژێ. ئێستاش کۆدی بە یەکێک لە بەناوبانگترین و باشترین ڕاهێنەرەکانی ئاژەڵان دادەنرێ لە جیهاندا. بە جۆرێک بۆ زیاتر لە 500 فیلمی نزیک لە بوارەکەی خۆی بەشداری کردووە. سوود لە ئەزمون و لێهاتووەکانی وەرگیراوە، لەوانش لە فیلمەکانی ئەیس ڤێنتۆرا و مەیتی جۆی یۆنگ. کۆدی ئەنتڵ دەڵێت چونکە پەیوەندیەکی قوڵم لەگەڵ ئاژەڵەکان هەبوو، تێگەشتم کە ژیانی من تەواو جیاوازە. تەنیا دەمەوێ ڕوود بم و لەگەڵ پڵینگەکان ڕابکەم. ئەم هاوڕێتیە تەنیا بۆ یاری و گاڵتە و گەب نییە، بەڵکو بەشێک لە مەیمونەکان وەکو هاوکارێکی ڕاستەقینە ڕۆژانە ئیش و کارەکانیان ڕادەپەڕێنن بێ ئەوەی هیچ بۆڵێک بکەن. تەنانەت شەربەتی فرێش ئامادە دەکەن و لە کاتی پشودانیشدا پیانۆ دەژەنن. هەندێک جارێش بۆ ئامێرە زیرەکانە یاری دەکەن کە ڕەنگە هێشتا ئێمە بەکارمان نەهێنابێ. هاوکات خوشکەکەی کۆدی بە هەمان شێو لە نێو ئەم ژینگەیەدا گەورە بووە و ئەویش دۆستی نزیکی ئاژەڵەکانە. ڕۆژانە پێکەوە یاری وەرزش دەکەن. لە یەکێک لە دیمەنە سەرنجڕاکێش و پێکەنی ناویەکاندا مەیمونێکی شامپانزی دەردەکەوێت کە مۆبایلێکی زیرەکی بەدەستەوەیە و لە ئینستاگرام تەماشای ڤیدیۆکانی خۆی و کۆدی ئەنتڵی هاوڕێی دەکا. ئەم ڤیدیۆیە جیاواز دەوانی دیکە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دەنگدانەوەی گەورەی بەدوای خۆی داهێنا. ئێستا کۆدی و هاوڕێکانی لە کێڵگە جوان و ناوازەکەی خێزانەکەیان دەژین کە دەکەوێتە ویلایەتی کارۆلینای باکوور لە ئەمریکا. ئەو لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام زیاتر لە 2 ملیۆن شوێن کەوتووی هەیە و لە تیکتۆکش نزیکەی 12 ملیۆن شوێن کەوتووی هەیە. ئەم هاوڕێتیە قوڵەی نێوان کۆدی و ئاژەڵە درڕندەکان وانەیەکی گرنگە بۆ ئێمەی مرۆڤ. لێرەوە فێر دەبین و تێدەگەین لەوەی کە ئەگەر مرۆڤ بتوانێت بە نەرمی و بە خۆشەویستیەوە ڕەفتار بکات و مەبەستی زیانگەیاندنی نەبێ بە دەوروبەرەکەی، ئەوە تەنانەت دەتوانێت ببێتە دۆست و هاوڕێی درڕندەکانیش. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. هیوادارم ڤیدیۆکەمتان بەدڵ بوو بێت و چێژێکتان لە ڤیدیۆکەم وەرگرتە بێ. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بە دەستان و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله وەڵامی هەموو کۆمنتەکانتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.